بۆ هاوکاری لێقەوماوانی بۆ مەلەرزە ڕادەگەیەنرێت هاوکاریتان هەڵوێستێکی مرۆڤانەیە ڕاگەیەنراوی لیژنەی سەرپەرشتی کەمپینی وەتەنچاوی لێمانەی قەزای ڕەواندووس شاریان و دانیشتوانی دەوروبەری ڕەواندووس بەداخەوە ڕۆژی 12/11/2017 بوومەلەرزەیەکی سروشتی لە هەردوو دیوی ڕۆژهەڵات و باشووری کوردستاندا جارێکی دیکەش مەرگ و ماڵوێرانی نەبراوی هاونیشتیمانیانی بەچاوی خۆمان دیت و بووینە شادی قوربانی و زیانێکی زۆر ئێمە لە بڕی هەموو خەڵکی دەڤەرەکەمان و هاوخەمی و دڵتەنجی خۆمان بە لێقەوماوانی ئەو کارە ساتە ڕادەگەیەنین و سەرخۆشی خۆمان لە کۆسکەوتەکان دەکەین لێرەشەوە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و نیشتیمانی و وەفادانەوەی ئازیزانمان لە ڕۆژهەڵاتدا هاوکات وەک ئەرکێکی مرۆڤایەتی و ئاینیش کەمپینی کۆکردنەوەی هاوکاری مادی پارە بۆ بەهاناوە چوونی لێقەوماوانی پارێزگاری کرماشان ڕادێگەێنین بە تایبەت کە ئێمە دەزانین لەو شوێنانەدا خەڵکەکەی پێویستی زۆریان بە کۆمەک و بەخشینەکانە لە بارودۆخێکی یەکجار دژواردا دەژین جا بۆیە ڕووی دەممان لە خەڵکی شار و دەوروبەر و هەموو خێرخواز و خەمخۆرێکە بە پێی توانستی خۆیان بە پیر ئەم کەمپینەوە بێن و دەست و دڵیان لەگەڵ لێقەوما و بێدەرەتانەی ئەم کارسازانە بکەن بەیەک بە جۆرێک هەر بڕەپارێک بێت بەشدار بن و دەستی هاوکاریان درێژ بکەن ڕاستە ئەوە دەزانین بار و گوزەرانی خۆشمان چۆنە و زۆربەی زۆرمان پەرێشان و گیرفان بەتاڵین لێ ئەسڵ وایە لە کاتی تنگانەدا بەهانای خەڵکی لێقەوما و دابچین و بەشێک لە دەم و پێداویستی خۆیان بۆ بگرینە بەر خوا ڕەحم بە قوربانیان بکات و پایەدار بێت گیانی هاوکاری و بەخشین